لەگەڵ دکتۆر سەنگەر پسپۆری هەرسوودجگەر و نازۆر لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. خودای گەورە دەفەرموێت بخۆن و خۆنەوە بەڵام زێدەڕەوی مەکەن. لە ئەڵلقەی ئەم جارەدا وەڵامی پرسیارێکی گرنگ دەدەینەوە، چۆن بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژوو بین بۆ ئەوەی کۆ ئەندامی هەرسوودجگەرمان لە ماندووبوون بپارێزین و بە تەندروستیەکی باشە و عیبادەتەکانمان بکەین. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خودای گەورە و میهرەبان. بەڕێزان خۆشەویستان، دیسانەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڕەمەزان و تەندروستی بەیەکیوە دەگەینەوە، هەرچەندە لەوانەیە دووبارە بێ بەڵام وەکو باسم کرد خوا ئەفەرمێ فەذەکر فەئین الذیکرا تەنفع المؤمنین. بەڕاستی بەبیرهێنانەوە کارێکی زۆر باشە چونکە سوودی دەبێ. لەم بابەتە لەم بەرنامەیەدا دەمێ باسی بابەتێکی زۆر گرنگ بکەم. ئێمە زۆر جاران پرسیارمان لێ دەکرێت و دڵنیامە پزیشکان هەر هەمویان پرسیاران لێ دەکرێت چێن ئەوانەی دەتوانن بە ڕۆژوو بن و چێن ئەوانەی دەتوانن بە ڕۆژوو نەبن. بەڕێزان لێرەدا زانایان پۆلێنێکی زۆر جوانیان کردووە، یا کردویانەتە بە سێ بەش. ئەمە بۆ هەر هەمومان بەسوودە، ینی تەنانەت بۆ خۆشم، ینی پێشەوەی ئەو پۆلێنەم بزانی باە بەڕاستی لەوانەیە زۆر زەحمەت بوو بڕیار بدەم. بەشێکیان نەخۆشیێکی زۆر بەسیتە، ینی بۆ نمونە هەڵامەتێکی بەسیتە، بۆ نمونە لەوانەیە شانت دێشێ، قاچت دێشێ، لەوانەیە لاقت دێشێ، لەوانەیە ینی شوێنێکت دێشێ کە ینی هی ئەوەنی ئەمە بەڕاستی ئەم جۆرە نەخۆشیانە دەبێ بە ڕۆژووبی، ینی ئەوە ناتوانانی ڕۆژوو بشکێنی بەڕاستی. ئەمە زانایان متفقن لەسەر ئەوە. بەشێکی دیکەی نەخۆشی ئەسڵەن ناتوانانی بە ڕۆژووبی لەبەر ئەوەی زەرەری هەیە بۆ لاشەک. چێ ئەوە دیاری دەکا ئەو نەخۆشیە زەرەری هەیە؟ ئەوە تەنها پزیشکی پسپۆر دەتوانێت ئەو شتە دیاری بکە. لەبەر ئەوە بەبێ پزیشکی پسپۆر ناتوانانی تۆ هەر نەخۆشیەکەت هەیە پێش ڕەمەزان حیساباتی خۆت بکە، بڕۆ لای پزیشکەکەت پێی بڵێ ئایا دەتوانم بە ڕۆژوو بم؟ ئەگەر گوتی خراپە بۆیە نابێ بە ڕۆژووبی، چونکە هەر ئەو خودایی کە پێت دەڵێ بە ڕۆژوو بە، هەر ئەو خودایشە دەڵێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى. ئەگەر بە ڕۆژوو ئەگەر بێت و نەخۆشبی بە ڕۆژوو مەبە، هەر ئەو خودایە نفسی، یعنی هیچ بەرنامەیەکی دیکە تۆ نەشکاندووە، لەبەرەوە تۆ بەگوێی خوات کردووە کاتێک بە ڕۆژوو نابی ئەگەر زەرەری هەبێ. خاڵی سێم، پۆلێنی سێم ئەوەیە نە زەرەری هەیە نە زۆر بەسیتیشە، ئەمە دەوەستێتە سەر ئەوەی کە بۆ خۆت دەبێ بڕیار بدەیت ئایا تۆ پێت دەگیرێ یان نا. بۆ نمونە مەسەلەن نمونەیەک بۆی تێبگەین، کەسێک بۆ نمونە مەسەلەن بڵین سەر ئێشەیەکی هەیە، تەماشا کەس بە ڕۆژوو ئەبێ سەر ئێشەکەی زیاد لە پێویست تێک دەشێ، ینی ژیانی تێک دەدا، ئەو کەسە دەتوانێت بە ڕۆژوو نەبێ. بۆ نمونە مەسەلەن کەسێک مەعیدەی دێشێ، گەدەی دێشێ، تەماشا ئەکە با بڵین کاتێککە بە ڕۆژوو ئەبێ بە عکسەوە باشترە، ینی ئەوە دەبێ بە ڕۆژوو بێ، بەڵام کاتێک کە بە ڕۆژوو نابێ زۆر وەزئی تێک دەچێ، ینی هەمووی لاشەی تێک دەچێ، ژیانی تێک دەچێ، ئازاری زۆر دەبێ، تووشی حەرەج و ماندی بوون و زەحمەتی دەبێت، دیسانەوە دەتوانێت بە ڕۆژوو نەبێت. لەبەر ئەوە ئێمە وەکو کۆئەندامی هەرس ئەو کەسانەی کە نابێ بە ڕۆژوو بن زۆر بە سەریعی ئەوانە کە بۆ نمونە برینی گەدەیان هەیە، برینی نەشیتی ئێستای گەدە یان 12 گرەیان هەیە، و ئەو کەسانەی کە نەخۆشی جگەری بڵین نەشیتیان هەیە و چالاکیان هەیە، ئەو کەسانەی کە ڕقبوونی جەرگیان هەیە بە تایبەتی لە دەرەجە زۆرەکان، و ئەو کەسانەی کە نەخۆشی با بڵین برینی ڕیخۆڵیان هەیە، و یان ئەو کەسانی کە ڕشانەوەیان هەیە بەردەوام، یان ئەوتە سکشویان هەیە بەردەوام، چونکە زگچوو ڕشانەوە لاشە هیشک دەکا، ئەم کەسانە دەبێ بە ڕۆژوو نەبن چونکە زەرەری هەیە بۆ لاشەیان بە شێوەیەکی کورت و سەریع. بەڵام جگە لەوانە بۆ نمونە زۆر جاران پرسیارمان لێ دەکرێت، لەوانەیە خەڵکێکە بێت ترشەڵۆکی هەبێ، تەماشا ئەکەین بە عکسەوە دەتۆ تاقی کەرەوە، لەوانەیە جاری وایە بە عکسەوە ترشەڵۆکەت باش بێ. فلەبەر ئەوە دەبێ بەڕاستی هەندێک لە نەخۆشی هەیە دەبێت تاقی بکەین و ئەو جا دەزانین بە هیوای سوود ئینشاءالله ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەت و پڕ لە عیبادەت و تەندروستی بۆ هەموو لایەک. زۆر سوپاس.